پرسیارێکمان لێ کراوە دەربارەی حکمی دواخستنی دابەشکردنی میرات. طبعا ئەم مەسەلەیەکی زۆر حساسە، مەسەلەیەکی زۆر گرنگە، ئەبێ هەموو لایەک بیزانن و پێم خۆشە ئەگەر بۆتان ئەکرێ ئینشاءالله ئەم بابەتە بڵاوکەنەوە، شێری بکەن و لایکی بکەن بۆ ئەوی بگاتە زۆرترین کەس، چونکە ئەم مەسئلە کەم کەس قسەی لەسەرەکە لە زانایان و مەسئلەکەش زۆر بەربڵاوە. ئەو کەسەی کە ئەمرێ لە پاش خۆی چەند شتێک پێویستە یەکسەر ئەنجام بدرێ. یەک، تەجهیزکردن و ئامادەکردنی ئەو مردووە، کفن و دفن و ئەوانەی ئەگەر پارەی تێچوو ئەبێ یەکسەر لە ماڵەکەی ئەو ئیشانە ئەنجام بدرێت. دوو، ئەبێ قەرزارەکانی بۆ بدرێتەوە، نابێت دوا بخری ئەم شتانە. ئەو طبعا هەموو نەسی شەرعیمان لەسەری هەیە، ینی زۆر گرنگە. سێ، ئەگەر وەسیەتێکی کردبێ ئەبێ وەسیەتەکەی جێبەجێ بکرێ. وەسیەت ینی تر طبعا وەسیەتیش لە ماڵەکەیات لە سێکوت زیاتر ناکرێ، ینی یەک لە سەرسی ینی ماڵەکەی بۆی هەیە وەسیەتی تیا بکە. ئیتر ئەگەر وەسیەتەکانی شەرعی بێ، بۆ نمونە وتی پارە بخەنە مزگەوتەوە، بۆ نمونە وتی پارە بن بەهەتی و بۆن، ینی ئەگەر وەسیەتەکانی شەرعی بێ جێبەجێکرێ. ئەگەر شەرعی نەبێ جێبەجێ ناکرێ. هەر وەسیەتێکی شەرعی بێ جێبەجێ ئەەکەی و هەر وەسیەتێکیشی ناشەرعی بێ جێبەجێ ناکەی. چوارەم، ماڵەکەی دابەشەکرێ بەسەر وەرەسەکەیە. ئەم مەسەلە بابەتەکەی ئێمەیە. بەڕاستی دابەشکردنی ماڵ بەسەر وەرەسەیە مەسئلەیەکی زۆر گرنگە و ناش بێ دوا بخرێ، نابێ دوا بخرێت. دواخستنی دابەشکردنی ماڵ بەسەر وەرەسەیە چەند خراپەیەکی گەورەی تایە. لەوانە ئەبێتە مایی ئەوەی کەوا سڵەی ڕەحم بپچڕێ. هەر ڕۆژێ دوا بخرێ، هەر ڕۆژێ زیاتر دوا بخرێ ئەو دابەشکردنی میراتە، سبحان الله تأثیری هەیە لە پچڕانی پەیوەندی نێوانی خزمان و کەسوکاران. یعنی لە سەرەتاوە کاتێەوە مردووەکە وەفاتەکە طبعا هەمویان دڵیان گەرمە، ئەگەر لەو سەرەتاوە میراتەکە دابەش بکرێ لەوانەیە کەسیان زوڵم لە کەسیان نەکەن، لەوانەیە بەهۆی حەماسەت و دڵگەرمیانەوە بۆ مردووەکە لەوانەیە زوڵم لە یەکتری نەکەن. بەس کە دوا ئەخرێ سبحان الله ئیتر شەیطان دێ و خەڵکی تریش لە ناولەولاوە دێ تەدەخول ئەکاو تا دوا بخرێ زەرێکی زیاتری هەیە و بینیشمانە. یعنی ئیسە بینیمان سبحان الله دوا خرا لەبەر بۆ هەفتەیەک، دوای ئەوە زیاد کرا بۆ مانگ، ئەمجا کرا ساڵ، ئەمجا 2 ساڵ و 10 ساڵ و هەیە باوەڕ بکەنەوە لە دوایەوە دوا خراوە. یعنی هەندێ میرات هەیە لە ناوچەی کفری بیستومە جاری وایە 40 ساڵ 50 ساڵ دوای ئەوە، یعنی وەرەثەکە لە جاتیەوەی 3-4 کەس بن بوونە بە 100 و ئەوەنە کەس و یعنی بە ئاسانی ناگەن بە یەکتری ڕێگای محکەمە و پچڕانی سڵەی خزمایەتی و هەموو ڕێگایەکیان گرتوتە بەر بۆ ئەوەی هەتا تەنانەت درۆ فێڵ شایەتی درۆ هەموو شتێکی تێکەوێ بەڕاستی تا دوا بخرێ مەسئلەکە زۆر خەتەرە بۆ مەسەلەی سڵەی خزمایەتی و پەیوەندی خزمایەتی کە تێک بچێ. یەکێکی تر لەو مەسئلانە ئەوەیە کە یعنی یەکێک لەو مەفاسیدانەی کە بەهۆی دواخستنی دابەشکردنی میراتەوە تووشی خەڵک ئەبێ، ئەویش مەسەلەی خواردنی ماڵی یەکتریە بە حەرام. خوای تعالیش لە قورئانی پیرۆزە فەرمێ ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل. سورة بقرة آياتي 188. سورة البقرة آياتي 188. نابێ ماڵی یەکتری بخورێ بە باتڵ و بە پوچەڵی. چۆن ماڵی یەکتری ئەخورێ بە باتڵی؟ بەڵێ ئەخورێ بە باتڵی. لەو دەقەوە لەو چرکەوە ئەو مردووە ئیتر بۆ هیچ کەسێک نییە تەسەڕف لە ماڵەکەیا بکە. چکۆ ماڵە مڵکی یە کەس نییە، مڵکی کۆمەڵی خەڵکە. ئیتر با براشت بن، با باوک بن، با دایک بن، با هەر کەسێک ئیتر لە ئیسەوەدا مڵکی یەک کەس نییە، بەڵکو مڵکی ئەو کۆمەڵە خەڵکەیە کە مڵکی ئەو کۆمەڵە خەڵکی هەر کەسێک تەسەڕفێکی زیاتری پێ بکە بەبێ ئیزنی ئەوان کەوا بوو تەسەڕفکردنەکە تەسەڕفێکی ناشەرعیە و بەکارهێنانی پارەی خەڵکی ترە بەبێ ئیزنی خۆیان. لەبەر ئەوە ئەم مەسئلەیەکی زۆر حساسە و نەزان شتێکی ئاسانە. ئیبن ئەبی دونیا لە کتێبی ئەلوەرع ئیگەڕێتەوە ڕەحمەتی خوای لێ بێ، ئەفەرمێ باسی ئافرەتێکەکە کە خەریکی هەویرکردن بووە. لەو کاتەی کە خەریکی هەویرکردن بووە هەواڵی ئەوەی پێگەیشتووە کەوا مێردەکەی مردووە، یەکسەر دەست لە هەویرەکە هەڵەگرێ و ئەڵێ ئەم هەویرە ئیتر خەڵکی تر تایە بەشدارن لەگەڵما، بۆیە نایکەم. طبعا ئەوە دلیلی تەقوا و ئیمانی ئەو کەسەیە. ئەگەر کەسێک تەقوا و ئیمانی مەزبوط بێ نابێ ماڵی خەڵکی تر بەکار بێرێ، وەلەو بۆ چرکەیەکیش وەلەو بۆ سانیەیەکیش نابێ بەکاری بێرێ، چی ماڵی تۆ نییە، هی برامە و براکەم خوشکەکانم و ڕازی ناخوات.
يعني تۆ وعدێکت لەگەڵیان نەکردو وەرەقەیەکیان بۆ تۆ ئیمزا نەکردو کە ئەوان رازین تۆ بەکاری بێری بۆیە ئەبێ زۆر ئاگات لە خۆت بێ و ماڵی خەڵکی تر بەکار نێری لە شتێکا کە خوای تەعالا پێی خۆش نییە. حتى هەندێک لە عولەما تەشەددود دەکەن لەو مەوزوعە ئەڵێن ئەمە بەری ئەو حەدیثەی پێغەمبەرەکەوێ صلی الله عليه وسلم کە هەر کەسێ ماڵی خەڵکی تر پارچەیەک زەوی خەڵکی تر داگیر بکە پارچەیە زەوی خەڵکی تر داگیر بکە لە ڕۆژی قیامەتە 7 طبقە زەوی ئەکرێتە ملی 7 طبقە زەوی ئەکرێتە بری وەکو حەدیثەکە لە بوخاری موسلیم هاتووە. یعنی ئەوە غەسبە نوێشکردن لەو خانووە حرامە. بۆیە بە زووترین کات ئەبێ ئەو ماڵە دابش بکرێت بە زووترین کات نێنی بەسەریا تێپەڕ ببێ نێنی بەسەریا تێپەڕ ببێ. سێم خۆشەویستەکانم لەو مەفاسیدانەی کە لە دواخستنی دابشکردنی میراتیە دروست ئەبێ ئەوش مەسئلەی زەکاتە. ئەنی حەقی خوا لەنا ئەو پارەیە هەیە ینی تا دوای بخەی حەقی خوای تایە ئەنی ئەو پارەیە حەقی خوای تایە ئەبێ حەقەکانی خوا بدرێ. جا ئەو هەموو ئەو پارە کە هەر یەکێک و هەر بەشێکی هی یەکێکە و بەشی وازێک لەگەڵ پارەی ترا تێکەڵ ئەبێ و جاری وا هەیە زەکاتی ناکەوێتە سەر ئەگەر لای ئەو بێ جاری وا هەیە زەکاتەکە زیاتر ئەکەوێتە سەری. یعنی حەقی زەکات لەو بەینا زۆربەی جار ئەفەوتێ بەهۆی ئەوە جا ئەوشێکێکە لە تاوانە گەورەکان و لە کەبائیرەکان. یعنی تۆ بۆ خۆت ئەەکەیتە سەبەبیەوەی کەوا حەقی زەکات لەو مەوزوع یعنی بفەوتێ. ئەگەر بڵێ من زەکاتەکەی ئەدەم زەکاتی هەمووی دەم ئاخر قەینا ئەو زەکاتی هەموو دەی بەس شتی تر تێکەڵ مەوزوعەکە بێ ئەویش ئەوەیە ئەو کەسەی کە بەشەکەی بەرکەوتە لەوانەیە زەکاتی بەرنەکەوێتەوە لە زیادە زەکاتەکەیەوە دەی زوڵمی لەکەی یا لەوانەیە پارچەکەی ئەو بەشەکەی ئەو زەکاتی نەکەوێت بەڵام کاتێک تێکەڵ بە پارەی تری ئەبێ زەکاتی بەربکەوێت. یعنی مەسئلەکان زۆر حساسن بۆیە نابێت بە هیچ شێوازێک میراتی دابشکردن دوا بخرێ پێ ئەو شەرعی بە پێی ئەوەی کە خوای تەعالا لە قورئانە باسی کردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەی لەسەر کردووە و زانایانمان ڕوونکردنەوەیان لەسەر داوە و شەرحیان کردووە. ئەگەر خانوو بێ ئەگەر مەڕووماڵات بێ ئەگەر سەیارە بێ ئەگەر پارەی حازر بێ هەر شتێک بێ دوکان بێ ئەبێ دابش بکرێت لە کاتی خۆیان و بە جوانی حسەی هەموو کەسێ دیاری بکرێ نابێ زوڵم بکرێت لە ئافرەتان نابێ بۆ وترێ وەڵا ئەمە خوشکەکان ڕازین بەشەکەی خۆیان بە براکانیان یا ئەم ڕازیە بەشەکەی خۆیان بە ئەو شتیوان نییە بەڵکو ئەبێ هەر کەسێ حسە و حەقی خۆی بدرێتە دەستی دوای ئەوە کە درا بەدەستی و ماوەیەک لای مایەوە ئیدا بە هەر کەسێ کەیفی خۆیەتی مڵکی خۆیەتی تەسەوور ناکەم هیچ جنیەک هیچ کچێک ئامادە بێ دوای ئەوەی حەسەکەی خۆی پێدرا و شەرمەزار نەکراوە پەشیمان نەکرایەوە دوای ڕازی بێ بەشی خۆی با بە کەسێکی تر مستحیلە زۆر کەمە زۆر لەبەرەوە ئەبێ ئێمە ئاگامان لە خۆمان بێ زوڵم نەکەین تعدا لە کەس نەکەین لەبەر خاتری ماڵی دنیا دینی خۆمان نەسووتێنین جەهەنم بۆ خۆمان نەکڕین لەبەرەوە نابێت ئەم مەسئلە هینی تیا بکرێ یعنی وەکو بڵێ یاری تیا بکرێ ئەم مەسئلە خۆ خەڵەتاندنی تیابێ ئەمە مەسئلەی پارەیە مەسئلەی ماڵە ئەم مەسئلەیەکی زۆر حساسە ئەبێ ئاگامان لێ بێ.